وریا گەر ئاماژە بە نوێترین هەواڵ و زانیاریەکان بکەی سەبارەت بە خۆپیشاندانەکان لە هەڵەبجە. بەڵێ سارا تاکو کەمێک پێش ئێستا گرتبوونەوە خۆپیشاندانەکە لە بەردەم باخی گشتی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەدا بەردەوامی هەبوو، بەڵام ئێستادا خۆپیشاندانەکە کۆتایی هاتووە. تەنها چەند کەسێک نەبێت لێرە کە لە زوومی کامێرەکەەوە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ پیشانیدا چەند کەسێک ماونەتەوە لێرەوە کە بەشداریان لە خۆپیشاندانەکەدا کردبوو. هەوڵ دەدەین بچینە لای بەشداربوانی خۆپیشاندانەکە بەڕێستان وەکوچی بەشداریتان لە خۆپیشاندانەدا کردبوو وەک لە بەیاننامەی ڕێکخەرانی خۆپیشاندانەکەدا هاتبوو بەردەوامی بە خۆپیشاندانەکە دەدەن. ئێوە مەبەستان چی بوو لە بەشداریکردنتان لەم خۆپیشاندانە؟ بەڵێ سوپاسی کەناڵە بە جورئەتەکەتانەکەم ئێمە داوای مافی خۆمانەکەین و چاکسازی ڕیشەیی لە وڵاتە. من بەش بە حاڵی خۆم داواکاریەکەم تقریبا جیاوازە، داواکاریەکەم لەو خەڵکەیە کە لە ماڵ دانیشتووە. آخر دزی و جەردەیی ئەم وڵاتە ئەم دەسەڵاتە زۆر لەوە گەورەترە بە 100 نەفەر 200 نەفەر چاکسازی بکرێ و لەناو ببرێ. معقول نییە شارێک وەکو هەڵەبجە تقریبا 4000 مامۆستا و 2000 مۆسەفی تایە 100 نەفەر 200 نەفەر لێرە بێ. یعنی لە هەموو شارەکان کۆیکەرەوە 2000 نەفەرە. یعنی ئەگەر دەسەڵات ناحەقی نییە جوابمان ناداتەوە، وازانێ ئەو 2000 نەفەرە ناڕازیە. یعنی ئەو بە پێوەری ڕێژەی ئەو خەڵکاینەکە. بەڵام لە هەمان کاتە هەرکەس بینی لە ماڵەوە لە چاخانەکانە لە دایرەکانە بەقەدەر دە پەرلەمانتار قسەی پێ سەبارەت بەم دەسەڵاتە و بە بەڵگەشەوە، بەڵام کە هاتە سەر واقع فژە بێتەوە و کەسی دێنێن. یعنی معقول نییە لە هەموو شارێکا 500-600 نەفەر بێ و هەموو جارێ ئەم فلیم و سیناریۆ دووبارە بێتەوە دووسێ گەنج بکوژرێ و کەسیش لیان نەپرسێتەوە. و لە هەمان کاتیشا ئەم شتە مەسەلەن بشکێتەوە بەسەر حیزبێکە بەسەر لایەنێکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت. لەگەڵەوەشدا سارا ئێمە ئێستا لە نزیک بانکی هەڵەبجەوەین کە بانکی هەڵەبجەمان لێوە دیارە بەشێکی زۆر لە مامۆستایان لە بەردەم بانکەکە داوەستاون تاکو ئێستا پارە نەهاتووە بۆ بانکی هەڵەبجە کەوا بڕیارە بەوتەی کارمەندان و بەڕێوەبەری بانکەکە بەنیازن پارە بێنن بۆ بانکی هەڵەبجە، بەڵام تاکو ئێستا پارە نەگەشتوتە بانک. هەوڵدەین لە گەشتەکانی داهاتوودا بچینە بەردەم بانکی هەڵەبجە و زانیاری زیاتر لەوێ بۆ بینەران. بەڵێ وریا حەمەکەریم پامنێرمان لە هەڵەبجە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بۆ هەواڵەی کە ڕێگری کرد